بسم الله الرحمن الرحيم. إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله صلوات الله وسلامه عليه. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء، واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. ثم أما بعد، السلام عليكم ورحمة الله وبركاته. بلاني برز خوشکانی عزیز، بینەران و بیسەران و خوێنەران لە هەر شوێنەکەن، خۆشحاڵین لە بەشی دووەمی وەرزی یەکەم لە بەڵگەکانی پێغەمبەرایەتی بە خزمەتتان شادەبین. خوای گەورە بیکا بەمایی خێر و بەرەکەت و ئاو خواردنەوەی دڵ و دەروونمان و بەرەکەت بوونمان و پیرۆز بوونمان بە یادی پێغەمبەرەکەی صلی الله علیه وسلم. ئەگەر یادمان بێ لە وەرزی پێشوە باسێکی پێغەمبەر و پێغەمبەرانمان کرد، لە بەشی دووەمی وەرزی یەکەما لە خزمەتتانە باسێکی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێش پێغەمبەرایەتیەکەین، واتە هەر خاڵێک پەیوەندی بە پێغەمبەرایەتیەوە هەبوو ئێمە باسی ناکەین، هەرچیە کەوتە دوای ساڵی چلەوە ئەیخێنە کاتێکی تر و وەرزێکی تر لە شوێنێکی ترە بە ڕوانگەیەکی تر ئینشاءڵڵا ئیبینینەوە. لێرانەیە باسی کۆمەڵی خاڵەکەین. ئەگەر خوای گەورە تەمەنمان بە ئەچینە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چۆن ژیاوە، لەکوێ ژیاوە، بۆ ژیاوە و چۆن پێغەمبەرایەتی بۆ هاتووە، ڕەوشتی چۆن بووە، دەستپاکی چۆن بووە، زمانی چۆن بووە، داوێنی چۆن بووە، ئەخلاقی چۆن بووە و بۆ ئەبێ ئەو بۆ خەڵکێکی تر نا. لەبەرەوە باسی ئەم خاڵانە ئەکەین و لەو کاتەیە چ زەڕورەتێک بوو بە پێغەمبەرایەتی. لەبەرەوە باسێکی خاڵەکانەکەین، بەڵام ئەگاتان لێی بێ ئێمە باسی سیرە ناکەین. کەس نەڵێ فلانشت و فلانشت باز نەکرا. ئێمە هەموو ئەو ئاراستەی کە هەمانە لە سیرەیە ئێستاکەنە حالیەن لە حەدیسا لە قورئانە گرتومانەتە بەر، هەموو ئەو خاڵانە و ئەو بەڵگانە باسەکەین کە ئەمانگەیەنێتە سەر ئەوەی کە بیسەلمێنین کە پێغەمبەری خوا پێغەمبەری خوایە بەجددی و بەحەق. هەر خاڵێکی تر لە مەلاماندا یاخود عەقڵی ئێمەی پێنەشکێ کە بیکەین بە بەڵگە باسی ناکەین. بۆیە ئەمە وەکو بابەتێکی جیا لە سیرە بەڵام هەڵێنجراوی بەشێک لە سیرە لێرانەیە باسەکرێ. لەوانەیە خەڵکێک لەوانەیە کۆمەڵە برا بفەرمونون باشە مامۆستا تۆ بەڵگەت چییە لەوەی کە ئەم سیرەیە سەحیحە یان ئەمەی کە باسێکی سەحیحە، لەکوێ وەرەگرتووە، ئەم سەرچاوانە لەکوێ هاتوون، لەکوێ ئەم قسانە ئەکەیتەوە، بەڵگەت چییە کە ئەم قسانە هەن و وان و ڕاستن. سەرچاوەکانمان پشتمان بەستووە بە چوار سەرچاوی سەرەکی. یەکەمیان قورئانە، دووەمیان حەدیس و سیرەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، سێیەمیان کتێبەکانی تاریخە، چوارەمیشیان شیعرەکانە. لەبەرەوە لەم چوار سەرچایەوەیەوە ئێمە بەڵگەکانمان وەرگرتووە و قسەمان لەسەر ئەم بابەتانە کردووە. ئەوەی لە هەمووی سیرتر و خۆشترە ئەوەیە کە ڕۆژهەڵات ناسانیش کاتێک پشتگیری و دەعم و دان ئەنێن بە پێغەمبەرایەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم و ستایشێکن، یاخود ڕەدێکەنەوە و ڕەخنە ئەگر و گومان دروستەکەن، هەمویان لەم سەرچاوانەوە قساکەن. یعنی کەسێکیان نییە سەرچاوەیەکی سربەخۆی ئەلمانی یاخود بێدینی یاخود ئیلحادی هەبێ لەو کاتەوە بۆی ما بێتەوە قسەی لەسەرکە. واتە کە دێنەوە دیسانەوە لەسەر بابەتەکانی ئێمە قساکەن، دیسانەوە بابەتەکان هەر لە خۆمان وەرەگرنەوە، بەڵام ماڵی خۆمانەوە ئەی بەخۆیمانێ فرۆشتنەوە، ڕۆنی خۆمانی دێنەوە دەستی مەلی خۆیان بە شێوەیە کە خۆیانەیانەوێت. بۆیە لەم مۆزوعانەیە بە هەڵە نەچن هیچ کەسێکتان، هیچ حاڵی بوونێکتان لە ئاەت و حەدیس و سیرەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ دروست نەبێت کە لە ڕوانگەی دوژمنەکانی ئیسلامەوە ئیبیستن. بزان ئەم بەڵگانە هەمووی لەم چوار سەرچاوەیە وەرگیراون بەبێ پەنابردن بۆ هیچ شتێکی تر. بۆیە یەکەم سەرچاوی ئێمە سەرچاوی قورئانە. دیارە قورئان هیچ گومانێک نییە لە ڕاست و دروستی و نەقڵکردن و پارێزراوی. خوای گەورە کافرمێ ئینا نەحن نەزەلنا الذیکر وئینا له لحافظون. خوای گەورە وعدی داوە قورئانێکی پارێزی و پارێزتوشێتی. هیچ کەسێکیش ناتوانێت تەشکیکێک بەسیطترین نوقتە لە حرفێکی قورئانە دروستکە کە
هاتووە و پارێزراوە و هیچ گومانێکیش نییە لە نەقڵبوونی قورئان لە سنگەوە بۆ سنگ نەخود لە قەڵەمەوە بۆ قەڵەم. خۆشویستان و ئازیزان، هەموو ئەو شتانەی کە پەیوەندی بە پێغەمبەری خواوە هەبێ صلی الله علیه وسلم پارێزراوە و هەیە لە قورئانە بە پێی کاتە جیاوازەکان. تەنانەت قورئان باسی پێش پێغەمبەرایەتیەکە فەرمێ ئەلەم یەجیدکە یەتیمەن فەئاوە، هەتیو نەبووی محەممەد خوای گەورە پەنای دایت و داڵدەی دای، وەجەدەکە ضاڵا فەهەدا وەجەدەکە عائیلا فەئەغنا، فەقیر بوویت و دەوڵەمەندی کردی. واتە قورئان ئەچێتە پێش پێغەمبەرایەتیەوە. سیری پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پارێزراوەکە لە پێش پێغەمبەرایەتیە. قورئان سیری پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم یاخود سەرچاوەکان سیری پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دابەشەکەن لە مەککە، لە مەدینە، لە پێش فتح، لە پاش فتح. هەموو ئەم خاڵانە بە هەمان شێوە پارێزراوە و باسی لەسەر کراوە. قورئان و سەرچاوەکانی تر باسی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە مەیدانی شەڕە، باسی پێغەمبەری خوا لە ماڵی خۆیە، باسی پێغەمبەری خوا لە مزگەوتە، باسی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە سەفەرە، باسی پێغەمبەری خوا لە کاتی زەواجە، باسی پێغەمبەری خوا لەگەڵ مناڵەکانیە، باسی پێغەمبەری خوا لە کاتی دادوەری و حکمە. واتە هەموو ئەمانە پارێزراون و هەموو ئەم شتانە ماونەتەوە بە جیاوازی ڕووداوەکانەوە. و تعاملی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەگەڵ کەسەکانە، لەگەڵ تەمەن و لەگەڵ گەنج و لەگەڵ ئافرەت و لەگەڵ موسڵمان و ناموسڵمانە، هەموو ئەم شتانە بۆ ئێمە پارێزراوە. یەکەم سەرچاو عەرزمکردن سەرچاوی قورئانە. قورئان باسی هەموو ئەم خاڵانەی کردووە بە بێجیاوازی. باسی حونینمان بۆکە بە تەفسیل، باسی بەدرمان بۆکە، باسی ئوحودمان بۆکە. زۆر جار باسی دژمنەکانی ئیسلامیشەکە لە کافر و لە منافقی، باسی دژمنە سەرسەختەکانەکە. زۆر جار ئەوەندە تەفسیل وەرەگرێ ئەچێتە ناو ناخ و دەرونی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم، وەکوی کافەرمی عەبەسە وەتەوەلە ئەن جاءه الأعمى، کابرایەکی نابینایەتە لای پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم، عەبدوڵای کوڕی ئوم مەکتوم، یا محەممەد علمنی مما علمەکە الله، ئەی محەممەد ئەوە فێرکە کە خوا فێری کردووی. پێغەمبەری خوا ناوچەوانێدا بە یەکاو ڕووی لێ وەرەگیرێ، ڕێدارە نابینا ئەمە هیچیان نابینێ. پێغەمبەری خوا ئاخ و ئۆفێ لە دەستی ناکە، بەڵام ئەم پیاوە نایبینێ، بەڵام خوای گەورە لەسەر و حەو ئاسمانەوە ئەیبینێ. ئالێرانەیە ئەم وەقفە ڕاست دەکاتەوە فەرمێ عەبەسە وەتەوەلە ئەن جاءه الأعمى. یعنی ئەم وردەکارە نەفسیانەش لە قورئانە تۆمار کراون. یا ئەیها النەبی لم تحرم ما أحل الله لك تبتغي مرضات أزواجك. پێغەمبەری خوا بۆ شتێ لەسەر خۆ حرامەکەی کە خوای گەورە سەری حەڵال کردووی، ئەتەوێ خێزانەکانە ڕازیکەی. سبحان الله، یعنی لە ماڵی خۆیە خوای گەورە ئەم نهێنیانە ئاشکراکە بۆ ئەوەی کە هەموو ئەو شتانەی کە پەیوەندی بە پێشەوایەتی پێغەمبەری خواوە هەبێ صلی الله علیه وسلم لای ئێمە ڕوون و ئاشکرا بێ. دواتر سیرە بە هەمان شێوە وەکو حەدیث یاخود وەکو سیرە ژیانی پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم زۆر بە جوانی نەقڵ کردووە و بۆ ئێمە هێشتوێتەوە و هیچ شتێک لە ژیانی پێغەمبەری خوا نەماوە صلی الله علیه وسلم نەیزانین. تەنانەت کاتی خەڵوەت و کاتی شەونێژ و کاتی مانەوە و کاتی ئەشکەوت و کاتی وردەکاری حتا زۆر جار خۆشنەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، ئەمانە هەمووی لە فەزلی خوای گەورەوە هەموویمان بۆ ماوەتەوە و هەموویمان بۆ پارێزراوە و هیچ شتێک نەماوە کە لەمانەیە خوا نەخواستە بەستی ترین گومانمان لێ بێ. هەر کاتێکیش بەستی ترین گومانمان هەبوو لەم شتانە لە فلتەری صەحیح و حەسەن و ضعیف و مۆزوع و لەوانەیە دەین هەموو ئەمانە بۆمان دەرەکەوێت کە ئەمانە لە چۆوە هاتوون و بۆ هاتوون و سیسیلەکە چۆنە و مەتنەکەی چۆنە. عولەمایان زۆر بە وردی ئەمانەیان بۆ نەقڵ کردوین بەبێ ئەوەی کە هیچ گومانێک لە دڵی بەرامبەرەکەیان نابێڵنەوە. دیوانە شێعرەکانیش بە هەمان شێوە چکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کەسی شاعیری لە دەور بوون و دژمنەکانیشی بە هەمان شێوە ئیعلام و دەنگ و ڕەنگیان هەبوو لەو کاتەیە. بۆیە ئەو شعرانی کە پارێزراون و ماونەتەوە بەشێک لە ژیانی پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم لە زمانی دژمن و دۆستەکانی شێوە نەقڵ کردووە. ئەمانە شەر سەرچاوان و پشتیان پێ بەسترێ و کتێبە مێژوویەکان بە هەمان شێوە لە ژیانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وەکو سیری ئیبن ئیسحاق، وەکو ئیبن هیشام، وەکو خەیاض، وەکو ئیبن سعد، ئەمانە هەمووی سیریان نەقڵ کردو و ژیانی پێغەمبەری خوایان نەقڵ کردووە صلی الله علیه وسلم. بۆیە هەر کەسێکیان نزیکترین شخصیەتی هەبوو بێ، کاتی هەبوو بێ لە سەدەمی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم
زیاتر اعتیباری بۆ دائەنرێ و زیاتر وەرەگیرێ. بۆیە هەر کاتێکیش بمانەوە ڕاست و دروستی ئەم پەیامانە، ئەم سیرەیە، ئەم مراجعاتە، ئەم جێڕانەوەیە بزانین ئەچینەوە بۆ سەر ئەسڵی مەتنەکە و ئەم قسانە دەما و دەم چۆن وەرگیراون و چۆن نووسراونەتەوە و چۆن حیفز کراون ئەتوانین پشتی پێبەستین وەکو سەرچاوە بۆ ئەوەی کە بتوانین لێرانەیە زۆر بێبێ منەتانە و زۆر سەربەرزانە باسی کەین کە هیچ کەسێک هیچ کاتێک هیچ ژیانێک غەیری ئەم ژیانە بەم شێوە جوانە نەقڵ نەکراوە نەپارێزراوە. خوای گەورە بمان کاتە خزمەتکاری نەک پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم، بمان کاتە خزمەتکاری چەمکێ لە ژیانی کێسە لە خزمەتیاین لە بەڵگەکانی پێغەمبەرایەتیە. وصلى الله على أو بحر نور علم وعرفانه كدركي قولناك غير علم الله سبحانه. والسلام عليكم ورحمة الله وبركاته.